لیستی سەد و چواری دەنگ و ڕەنگی کوردەواری لەگەڵ خەڵکو خەمی خاچین لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی بەڵێ لیستی. بسم الله الرحمن الرحيم. خلق جماوري هريمي كردستاني بالريز خوشويست. السلام عليكم ورحمة الله وبركاته. رولا همولا يقدكم مامۆستایانی بالريز زانان إسلام مامۆستایانی زانكو و پەیمانگا و قوتابخانەکان شێخانی تەریقەت سەرۆک عەشیرەت و ڕیشتوی پیا و معقوڵان خوشکان و دایکان گەنجە خوێنگەرمەکان بە کوڕان و کچانەوە هەموو چین و توێژەکان بەتایبەت هێزە چەکدارە فیداکارەکانمان پێشمەرگەکان پۆلیس ئاسایش کارمەندەکان کارمەندی سەرجەم فەرمانگەکان کاسبکاران بە هەموو توێژەکانەوە خاوەن پێداویستی تایبەت ڕێکخراوە مەدەنیەکان ڕوو لە هەمووتان دەکەم وەکو دواپەیامی خۆم لەبارەی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە عەرزتان دەکەم کە بەشداریکردن لەو هەڵبژاردنەدا دیارە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کە ژمارەی لیستەکەمان 104ە چاوەڕوانیمان هەیە لە سەرجەم چوون و توێژەکانی خەڵکی هەرێمی کوردستان کە هاوکار و پشتگیرمان بن بەشداریکردن لەو هەڵبژاردنەدا بەلای کەمەوە جێبەجێکردنی سێ فەرمانی خوای پەروەردگارە. یەکەم کە دەفەرمێەوە ئەمڕهم شوڕا بەینەهم کاروباری مسلمانان دەبێ بەڕاوێژ بێ. دووەم کە خوا فەرمان دەکات بەوە کە دەبێ ئێمە فەرمان بە چاکە بکەین ڕێگری لە خراپە بکەین یەأمڕون بالمعروف وینهون عن المنکر. سێیەم کە ئێمە دەبێ شایەدی بە حەق بدەین وەلایە بە شوهەداء و ئیدا ما دوعو. کۆمەڵی ئیسلامی چوار ئامانجی سەرەکی لەبەرچاو گرتووە لە کاتێکدا کە داوا دەکات لە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان هاوکار و دەستبارگر و پشتگیری بن بۆ دەرچواندنی کاندیدەکانی وەناردنیان بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق. ئامانجی یەکەم بریتێ لە بەرجەستەکردنی ڕەسەنایەتی ئیسلامی. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین کە خۆمان و خەڵکە موسڵمانەکەمان لە بازنی هەرێمی کوردستان و لە بازنی عێراقیشدا هەوڵ دەین ئیسلام لە خۆماندا بەرجەستە بکەین وەکو فیکر و ئیمان و عەقیدە وەکو عیبادەت وەکو ڕەوشت و ئاکار وەکو تەزکیەی نەفس وەکو باری کەسێتی و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و وەکو حکم و سیاست. و کۆمەڵی ئیسلامی بە ئەرکی سەرشانی خۆی دەزانێت کە لەسەر بناغەی بەرجەستەکردنی ڕەسەنایەتی ئیسلامی هەوڵ دەین دادگەری بچەسپێنین. دادگەری ئەو ئامانجە بنەڕەتی و سەرەکیە کە خوا سوبحانە وتەعالە لە ئایەتی 25 سوڕەتی ئەلحەدیددا دەفەرمێت تێکڕای پێغەمبەرانم ناردووە عەلەیهیم الصەڵات وەسەلام بۆ چەسپاندنی لەقەد ئەرسەلنا ڕوسوولنا بالبەینات وئەنزەلنا مەعەهم الکتاب والمیزان لیەقومە الناس بالقسط. کاتێک دادگەریش دەچەسپێ زوڵم و ستەم و گەندەڵی و قۆرەخکاری و حیزب حیزبێنە و خزم خزمێنە ڕیشەکێش دەکرێت و کاتێک دادگەری دەچەسپێ بەرەکەت دەکەوێتە وڵاتەوە. ئامانجی دیکەی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە مافە دەستوریەکانمان لە مامەڵە لەگەڵ حکوومەتی نێوەندیدا مافە دەستوریەکانمان بپارێزین و ئەوانش کە دەستەبەر نەکراون دەستەبەریان بکەین کە پێمان وایە لە ڕابردوودا چ لە ئاستی ئەنجومەنی نوێنەراندا چ لە ئاستی پێگەکانی دیکەی حکوومەت و پێگەکانی دیکەدا مامەڵەیەکی باش نەکراوە و نوێنەرایەتێکی چاک نەکراوە لەبەرەوە کە زیاتر بەرژەوەندی تەسکی کەسی و گروپی و حیزبی و خزمی بە پێوەرگیراون نەک بەرژەوەندی گشتی. ئامانجی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە تەبایی و ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرار بێ لەسەر ئاستی هەموو پێکاتەکانی عێراق. ئەویش بێگومان کاتێک ئاشتی کۆمەڵایەتی و تەبایی و هێمنی و ئاسایش بەرقەرار دەبێ کە دادگەری هەبێ بێفەرقوجیایی هەبێ و مرۆڤ بوون و هاوڵاتی بوون بە پێوەربگیرێ. بێگومان
کاتێکیش هەموو ئەوانە دەچەسپن کە وڵاتی دامەزراوەکان بێ یاسا سەروەر بێ و هەموو لایەک لە بازنەی فراوانی نیشتیمان و وڵاتدا بخولێنەوە و لە بازنە و قاو و قەپێلکە تەسکەکانی حیزب و خزم و گروپ و تایفە و مەزهەب و ئەوانە بینە دەر. هیوادارم کە خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو توێژەکانیەوە هاوکارمان بن، دەستبارگرمان بن بۆ دەرچواندنی کاندیدەکانمان کە لیستی کۆمەڵ لیستی ژمارە 104 و ناردنیان بۆ ئەنجومەی نوێنەران تاکو بتوان ئەو ئامانجە بنەڕەتی و شەرعیانە جێبەجێکەن کە سەرنجام هەموو لایەک بە قازانجی هەموو لایەک دەشتێنەوە و سەرنجام هەموو لایەک بەهرەمەند دەبین. ئومێدم وایە کە ئەو ئومێد و هیوای ئێمە بە خەڵکی هەرێمی کوردستانمانە لە جێ خۆیدا بێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته. لەگەڵ خەڵکو خەمی خاچین لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی بەڵێ لیستی